تورکیا لە ئێستادا بە کۆمەڵک کێشەی ناوخۆیی لەسەرویان و کێشەی کورد و کۆمەڵک کێشەی دارایی اقتصادی و کۆمەڵک کێشەی سیاسی جۆرە و جۆرەوە دەناڵێنێ و لەسەر ئاستی هەرێمیش ئێمە بینیمان لەگەڵ با بڵێن ڕژێمی سووریا بەرامبەر و ڕژێمەوە یاخود با بڵێن لەسەر تەداخولەکانی لە ڕۆژئاوای کوردستان و لە سووریا تووشی تێکشکانێک هات و لەگەڵ ئێران لەسەر ئاستی مانتیقەکە لەسەر ئاستی هەرێمی کۆمەڵک سیراع و ململانەی سیاسی و استراتیژی و مەسەبی و ئایدۆلۆجی جیاجیا لە نێوانیاندا هەیە بە تایبەتتر لەسەرەوەی کە کامیان ببێ بە ئاغای ئیقلیمی یاخود با بڵێن بە هێزێکی خاوەن ڕۆڵتر و کاریگەرتر لە مانتیقەکەدا و لەسەر ئاستی نێودەوڵەتیش یعنی لە چەند ساڵی ڕابردوودا تورکیا لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندیەکانی تووشی جۆرێک لە داکشان و لە گرژی و ئاڵۆزی و جۆرێک لە بێمتمانەی لە نێوانیاندا دروست بووە لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا بە هەمان شێوە یعنی پەیوەندیەکانی پاشەکشیان کردووە بە تایبەتر دوای ئەوەی کە لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپاوە با بڵێن تورکیا بێ ئومێد کرا لەوەی بێت بە ئەندام لە یەکێتی ئەوروپا لەگەڵ رووسیا دوو دیسان یعنی پەیوەندیەکانی لە ئاستێکی باشدانین جۆرێک لە بێمتمانی لە نێوانیاندا هەیە ئێستا ئەگەر مەسەلەن هەست بکەین لە مووقفی تورکیا بەرامبەر ئەو کێشەی لە ئەو شەڕێی کە لە نێوان رووسیا و ئۆکرانیادا هەیە بەڕوونی هەست بەوە دەکەین یعنی ئەمانە کۆمەڵک کێشن تووشی تورکیا بوون بەگشتی دەیسەلمێن کە تورکیا وڵاتێکی دۆڕاوە وڵاتێکی شکست خواردووە لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی لە بەرامبەرشدا لە هەمان کاتدا خەونی ئەوەی هەیە کە جارێک شت بگەڕێتەوە بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی یاخود وەکو باسم کرد یعنی یەکێک لە خەونەکانی ئەوەیە لانی کەم ببێ بە ئاغای ئیقلیمی ببێ بە هێزێکی خاوەن ڕۆڵ و کاریگەر لە ناوچەکەدا کاتێک کە لە بەرامبەر هەموو ئەو هێزانەی تر کە باسم کرد تووشی شکست هاتووە تووشی دۆڕان هاتووە تاکە هێزێک کە بتوانێت تاکە شوێنێک کە بتوانێت ئەو بغزەی خۆی ئەو ڕقوچینەی خۆی ئەو هێزەی خۆی تێدا خاڵ بکاتەوە بریتە لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان طبعاً بە حکمی ئەوەی کە ئێمە دەوڵەت نین و خاوەنی سەروەری و سیادەی خۆمان نین خاوەنی کەسێتی یاسایی نێودەوڵەتی خۆمان نین ئەمە زەمینیەکی باشی بۆ تورکیا ڕەخساندووە کە بە ئاسانتر بێتە ناو خاکی عراقەوە سەروەری و سیادەی عراق پێشێل بکە و بیزاد یعنی بۆی بەدەقیقتر وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە لە ناو خۆشدا زەمینیەکی زۆر باشی ئاسانکاری هەیە بۆ تورکیا کە دەستگیرۆیی بکەن و هاوکاری بکەن هەماهەنگی بکەن یاخود با بڵێن پێشڕەوی بکەن بۆی ئەو دەستێوەردان و ئەو با بڵێن تەداخولاتانە بکە کە لە خاکی هەرێمی کوردستاندا ئێمە بەڕوونی دەیبینین پێشتر ئەگەر لەشکرکێشی بووێ بۆ ناو خاکی هەرێمی کوردستان ئێستا تۆپبارانی زۆر بەرفراوان و سوستانی دارستان و با بڵێن ژینگەی کوردستان و اینجا شەڕێکی با بڵێن عسکەری تونند و تۆڵ لە منتیقەکەدا بەڕێوە دەبا بە هۆژنەوە ئێستا مەسەلەن لە قوڵایی شارەکاندا قەسفی با بڵێن قەسفی جۆرا و جۆر دەکایتر بۆ سەر خەڵکی مەدەنی بێ یاخود بۆ هێزی سیاسی جۆر بە جۆر بێ ئەمانە بەڕاستی یەکێک لە هۆکارە کاریگەریەکانی بریتیە لەو با بڵێن دەستگیرۆیی کە هێزە کوردیەکان یاخود با بڵێن حزبە سیاسی کوردیەکان بۆ تورکیا دەیکەن هەتا هەندێک جار وە هەست دەکرێت بەڕاستی کە بە وردەکاری یاخود با بڵێن تۆزێک بە دەقیقی تەماشای ئەو با بڵێن فعلانە بکەین کە تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا دەیکات وا دێتە بەرچاو کە هەندێک لە حزبە سیاسی کوردیەکان و بە تایبەتر حزبە دەسەڵاتدارەکان و بە تایبەتریش دەستگا جاسوسی و ئەمنیەکانیان ببوون بە بەشێک لە جێبەجێکاری پلانە با بڵێن هەواڵگوری و جاسوسیەکانی وڵاتی تورکیا ئەجینا یعنی ئەگەر لەسەر وردەکاری هەندێک لەو حەدەسانە بوەستین هەندێک لەو ڕووداوانە بوەستین کە تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان ئەنجامی دەدات بەڕاستی قورسە بەبێ هەماهەنگیەک بەبێ تەنسیقێکی وردی حزبە سیاسیەکان و بە تایبەتر دەستگا هەواڵگریەکان بتوانێت ئەو ئامانجانە پێشەری یاخود ئەو جۆرە لە تیرۆر و لە کوشتار و لە شەڕ و ئاژاوای بەڕێوەبەرەیە لەبەرەوە بەڵێ بە دڵنیایی یعنی هاوکاری و دەستگیرۆیی حزبە سیاسی کوردیەکان کە ئەمە بەڕاستی ئەگەر بە لێک کەلیمەدا کورتی بکەینەوە ڕەنگە خیانەتێکی عوزما بێ خیانەتێکی گەورە بێ کە ئەم حزبانە دەیکەن ئەگەر ئەمە نەبووە ڕەنگە تورکیا نەیتوانیوە بەم ئاسانیە ئەم جۆرە لە دەستێوەردان و تەداخولات و هێرشانە ئەنجام بدات. تورکیا اقتصادی هەرێمی کوردستانی بە جۆرێک لە جۆرەکان کۆنتڕۆڵ کردووە ئەو نەوت و سامان و توجارەتی کە لە هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێت یاخود با بڵێن ئەو بە تایبەتر نەوت و وزە کە لە هەرێمی کوردستان و لە خاکی ئێمە بەرهەم دەهێنرێت ڕەنگە
نەگڕەنگە یعنی بە زۆر پێوە دەکرێت بڵێن تورکیا سوورمەندی یەکەمە اینجا مەسەلەن حزب سیاسیەکان و خەڵکی هەرێمی کوردستان دواتریش یعنی ئەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی کەلتوریەوە یعنی ئێمە دەبینین کە ڕاگەیاندنی کوردی وەک بەشێکی زۆر لە کەناڵە کوردیەکان بوون بە ئامڕازێک بۆ جێبەجێکردنی داگیرکاری کەلتوری تورکیا لە هەرێمی کوردستان و لە ڕووی سیاسیەوە یعنی دیارە پەیوەندیەکانی بەتایبەت حزب دەسەڵاتدارەکان لەگەڵ تورکیا لە ئاستێکی باڵادایەوە تا لەو ڕوانگانەوە تورکیا هەرێمی کوردستانی بەڕاستی داگیر کردووە ئێستا دوایینیان داگیرکاری عسکەریەکە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت